نەخۆشیەکانی دڵ. دکتۆر دیار دڵشاد جەمیل پسپۆڕی نەشتەرگەریەکانی سینگ و دڵ ئەم بابەتەمان بۆ ڕوون دەکاتەوە. نەخۆشیەکانی دڵ بە یەکێک لە هۆکارەکانی جانەدەستدان ناسراوە، بەڵام ئایا دەزانیت ژمارەیەکی زۆر لە حاڵەتەکان دەتوانرێت پارێزی لێ بکرێت؟ ئەویش لە ڕێگەی خواردنی خۆراشی تەندروست، وەرزشکردن، جگەرە نەکێشانەوەیە. نیشانەکانی لاوازی دڵ: یەکەم، هەناسە تەنجی. هەناسە تەنجی یەکێک لە باوترین نیشانەکانی لاوازی دڵە. بۆ پێی دڵ ناتوانێت خوێنی پێویست پاڵپێوە بنێت بۆ جەستە تا ئۆکسجینی پێویستی دەست بکەوێت. ئەوەش دەبێتە هۆی کەڵەکەبوونی شلەکان لە سیەکاندا و هەناسەدان قورس دەکات. دووەم، ئاوسانی پەلەکان. ئاوسانی دەست و قاچەکان بە نیشانەیەک دادەنرێت کە دەری دەخەن کێشەیەکی مەترسیدارت هەیە لە دڵتدا. ئەگەر دڵ خوێنی پێویستی بەباشی نەنێرێت، شلەکانی جەستە دەگەڕێنەوە ناو خوێنهێنەرەکان و تووشی ئاوسانیان دەکەن. سێیەم، سەرجێژبوون. سەرجێژبوون لەوانەیە نیشانەی ژمارەیەکی زۆراوزۆر نەخۆشی بێت، بەڵام ئەگەر لەگەڵ نیشانێتری وەک هەناسە تەنجی، ئازاری سینگ و ناڕێکی لێدانی دڵدا هات، ئەوە لەوانەیە ئاماژە بێت بۆ لاوازی دڵ کە بەهۆی جیرانی خوێنبەرەکانەوە دروست دەبێت و وروژمی خوێن کەم دەکاتەوە. تەندروست بن.